بەربیانی ئەمڕۆ هێزێکی زۆری سوپای عێراق دەچێتە مەخمور با مەبەستی دروستکردنی بنکەی سەربازی لە چواردەوری کەمپی مەخمور، بەڵام لە بەرامبەردا دانیشتوانی کەمپەکە ناڕازین و گردبوونەتەوە، دەڵێن کە ناهێڵن سوپای عێراق ئەو بنکە سەربازیانە دروستکات هەتاوەکو ئێستا ئەو کێشەیە چارەسەر نەکراوە. لەسەر ئەم بابەتە گفتوگۆەکەم لەگەڵ بەڕێز ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە مەخمور لەگەڵمانن. کاک ڕەشاد سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. دیارە کە حکوومەتی عێراق ماوەی 2 ساڵە پلانی هەیە کە بنکەی سەربازی لە چواردەوری کەمپی مەخموردا بنێت. ئامانج لەمە چییە؟ من دەنگم جەم لە دەنجی ئێوە نییە. کاک ڕەشاد بۆ دووبارەکەم و پرسیارەکەم ماوەی 2 ساڵە سوپای عێراق دەیەوێت کە بنکەی سەربازی لە چواردەوری کەمپی مەخموردا بنێت، پشتێنەیەکی ئەمنیدا بنێت و ڕێگری لێ ئەکرێت بەردەوام بە ئەمڕۆشە بە بەرەبەیانی ئەمڕۆشۆ. ئامانج لەم پلانەی سوپای عێراق چێ بۆچی ئەوێت کە بنکەی سەربازی لە چواردەوری کەمپەکەدا بنێت؟ سپاس بێوە، سپاس بۆ دەرفەتە. دیارە ئەمڕۆ لە بەرەبەیانەوە هێزێکی زۆر لە ناوشار زاید هەتا دەگەێنێ و کەمپی ئاوەرەکانی باکوور کە لە ساڵی پێم وایە لە کۆتاییەکانی ساڵی 1990 لە مەخمور نەمانە لە ناوە سەربازیان داناوە وەکو پاسەوانێک بۆ پاسەوانی لەو شاندەی وەزارەتی بەرگری کە لە بەیانیەوە شاندێکی وەزارەتی بەرگری عێراقی زایدان بەش وەزارەتی ناوخۆی عێراقی زایدە پۆلیسی ناوچەکەی خاینخانێت ئەمانە سەردانێکی مەیدانیان کرد بۆ نێوکەمپی کوردانی باکوور لە مەخمور. دیارە ئەم شاندە بەرنامەیان مەبەستیان ئەوە بووە کە چەند پەیامێک بگەینن بە شارەوانی ئەو کەمپەیە، بەڕاستەوخۆ شارەوانی بەرپرسیەکەمە لەم کەمپەیە. دیارە پەیامەکانیان زۆر ڕوونە. یەکیان ئەوەیە کە هەر چواردەوری کەمپەکە تیم ڕێژ بکرێت، تیم بکرێتن، پاشانەکە لە نێو ئەو کەمپەیە یەک ڕێگای هەمشۆ هاتۆ بهێڵێتەوە. دووەم ئەوەیە کە ڕاستەوخۆ لەژێر کۆنتڕۆلیواندا بن ئەمانە جوڵەکردنیان ئەوە کۆنکریت و شتیواش بن بۆ سەر ڕێگا و بانەکان بۆی کە هیچ دزەکردنیەک نەمێت لەو ناوان. ئەمانە لە بەیانیەوە کوردانی باشکۆر ڕاستەوخۆ ڕژان کە سەشقام و لەگەڵ بوونی شاندەکە کە لە نێو کەمپەکەش بوو ئەمانە ڕێگریان کرد لە هاتنی ئەم شاندە و ئەو تەوزیعەکانی کە دەیدەن. بۆیە من پێم وایە تاکو ئێستاش ئەم خەڵکە بە هەزاران کەسن لەسەر شقام وەستاون لە نێوان کەمپەکە و زایدەن بۆ گۆڕستانی مەخمور هەیە لێوێندە لە نێوان گۆڕستانەکە و ڕەبزی ئەم داواکارانەی وەزارەتی بەرگری ئۆیان کرد. دیاریشە ئەم شاندە بەپی ئەو تفاهمە ئەو لێکێگەیشتەیە کە لەگەڵ تووشی هاتۆتەکایە بۆ گەمارۆدانی ئەو کەمپەیە بۆی کە هیچ جوڵەتی چکامان پێیان وایە بەتەوری مەپی خوێندنەوە پێیان وایە کەمپەکان بەشی کاریگەرن. بەڵێ سوپای عێراق دەڵێ ئەوان بە ئامانجی پاراستنی ئەمن و ئاسایشی کەمپەکە ئەو کارە دەکەن، بەڵام لە بەرامبەردا دانیشتوانی کەمپەکە ناڕازین. کەواتە دانیشتوانی کەمپەکە بۆچی ناڕازین؟ ئامانجی سوپای عێراق لەم کارە چییە؟ من پێم وایە دەمێکە چەندی ساڵە کۆمەڵک بەڵێنیان پێداون ئەو بەڵێنانە ڕاستەوخۆ بەوەی کە هیدرۆم هەجرینی عێراقی زائیدە وەزارەتی ناوخۆی عێراقی کە بێن ساڵانە دەبوایە ئامارێکیان هەبایە بۆ ڕێژەی لەدایکبوونی ساڵینێتە بۆی کە بتوان ساڵان ناونووز بکبایە. من پێم وایە کۆمەڵێک ساڵە ئەمانە دواکەوتونە لەو بابەتە. ئەمڕۆ ئەم شانە نەهاتۆ بۆ ئاماری دروستکردنی ئامارینێ نەهاتۆ بۆ ئەوەی ڕاستەوخۆ باسیەوە دەکاتن ئێمە دێین هەر چواردەوری کەمپەکە ڕێبایە دادنێین بۆ پاسەوانی ئێوە ڕاستەوخۆ هەر چواردەوری کەمپەکە تیم ڕێژ دەکەین. ئەمانە پێیان وایە کوردانی باکوور پێی وایە یاخود نوێنەرانی ئەم خەڵکە کە شارەوانی نوێنەرەتی ئەو خەڵکە دەکاتن پێیان وایە ئەبەم شێوەی مامەڵەکردن لەگەڵیان ڕێک گەمارۆدانەکە وەکو ئەو کەمپانیای کە لە ڕابردوو لە مەغریب و تونس و جەزایر کراکە ئەگەر بینیتان لە شەڕی عومەر موختاروانە زایدن کەمپەکانی خۆشمان کە بەم دوایە لە ئۆردوگا زۆرە ملەکان کە چادەوریان بە ئەوە دەگیر بە هێز دەژیرە و ڕێبەیان دادەن. بۆیە من پێم وایە ئەمانە هەرگیز ڕێگا نادەن حکومەتی عێراقی بێ ڕێژی ئۆردوگاکەیان بکە و زائیدەن بێن لە سنوورەکە لەوێن دەر یەک ڕێگەیان بۆ هاتوۆ هەبێتن. من پێم وایە ئەمە بەپێی ئەو تەفاهمەی نوێیە کە لە نێوان حکومەتی تورکیە و زائیدەن تورکیا و عێراق هاتووەتەکایە
دەشیانەوە لەو ڕێگایەوە گوشار بخەنە سەر کەمپەکە بۆ جێبەجێکردنی مەرامەکانی. باش ئەگەر فشار بخەنە سەر دانیشتوانی کەمپەکە و بەسەریان ناسەرکەون و بنکەی سەربازی دابنێن لەم ڕێگەیەوە عێراق دەتوانێت دەسەڵاتی خۆی بەسەر کەمپەکەدا بسەپێنێ؟ من پێم وایە دەرەنجامی یەکگرتووی ئەم خەڵکە تێکۆشەرە لە کە چەندین ساڵە لەنێ ئەو کەمپە دەژیت تەمان هەموو ئەوانە دەرەنجامی زۆرم لێ ینی زۆرداری کە جێشی تووتیا بۆوان هەڵاتن هاتوەکە ئەم سنوورە بۆیە ئەمانە باشەن بەهیز نییە و ڕێگا نادەن حکومەت عێراقی لە ڕێگای هێزەوە بتوان مەرامەکانی خۆیان بەدی بێنن بۆیە من پێم وایە ڕێگریەکان بەردەوامێن لە عێراقیش ئەوانیش ڕاستەوخۆ وەکو هەزرەوە هەزیرن ئانە پەیوەندیش تۆخمیان هەیە ڕاستەخۆ لەگە وەزارەتی ناوخۆ لەگە وەزارەتی بەرگری لەگەر بڕیار بەدەستانی باڵا لە حکومەتی ناوەند من پێم وایە ئەم حاڵەتە بەم شێوەیە هەتا بەیانی نامێنێتەوە بتاکیت ئەم پەیامە نوێی کە هێناویانە ئەم پەیامە پاشەکشە پێ دەکەوت دەگەڕێنەوە بۆ حکومەتی ناوەندەی لەبەر دەرەنجامی یەکگرتووی خۆیان کە ئەمانە بە یەکگرتووی دائیمەن هەمیشە کارەکانیان دەکەن بۆی لەم قۆناغش دەکەونەوە. باشە کاک ڕەشاد بەپی ببوورە بەپی ئەو زانیاریانی کە هەیە سوپای عێراق کە گەماروی کەمپەکەی داوا دەکات کە دانیشتوانی کەمپەکە چەکەکانیان ڕادەست بکەن ئەوانیش دەڵێن کە ئەوان نزیکەی 30 ساڵە چەکیان هەیە بەمەسی پاراستن لە خۆیان ناتوان کارێکی وە ئاسانی ئەم چەکانە ڕادەست بکەن. ئێستا کۆبوونەوە لە نێوان پۆلیسی فدراڵی و سوپای عێراق و بەرپرسانی کەمپەکە بەرداوامە پۆلیسی فدراڵی داوا دەکات کە لەوێ دەسەڵاتی ئەمنی بە تەواوی کەمپەکەدا بڵاو بکرێتەوە ئەم داوایی پۆلیس لە بەرژەوەندی کەمپەکەی لە بەرژەوەندی دانیشتوانی کەمپەکەیە یاخود بۆچی ئەم داوای دیارە لە دوای کاتژمێر نۆی بەیانیەوە دانیشتەکە کرا دانیشتەکە ئەنجامدرا کۆتایی هاتوو لە دوای کاتژمێر دەونی و ئەم شاندا پاشەکشەی کردو هاتوۆتەوە ناو فەرقەی سوادە لێرە لە مەخمورە ئەمە چاوەڕوانی وەڵامی ئەوان دەکەن. بەڵام کاک ڕەشاد هێشتا کێشەکە چارەسەر نەکراوە هێشتا چەنە کۆبوونەوە دانیشتیان کردو بەڵام نەگەیشتنەوە ئەنجام. نەخێر دانیشتەکان دانیشتن کۆتایی هاتووە بەڵام تا ئێستا کە ڕێکەوتن نەکراوە ئەوان چاوەڕوانی بەپێی دوایین زانیاری من لەسەر ئەم بابەتە ئەم شاندە چاوەڕوانی دوایین وەڵامی شارەوانی کەمپەکەیە بەڵام لەسەرتاژ من ئاماژەم پێکرد ئەم هەواڵی سەرپەرشتیەوە دەکەن زۆربیان وەکو کەسایەتی نزیک بوون بەرپرسیارەتی من لە ڕابردوو لە مەخود 10 ساڵ من هەموو لە نزیکەوە دەیان ناسم ئەمانە وەڵامی ئەو فەرقەیان داوەتەوە ئەو شاندەی وەزارەتی بەرگری عێراق و ناوخۆیان داوەتەوە کە ئێمە هەرگیز ڕازی نابین بۆی لەبەرەوەی ئەو چەکانی ئێمە چەشێک بووە تەنیا بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی سیڤیل بۆ لە نێو کەمپەکە و بە تایبەتیش لە ڕابردوو چەندین هەوڵی ترۆریستی درراوە خۆیان بخزێنن لەلایەن ترۆریستانی داعش یاخو قاعیدە خۆیان بخزێنە ناو کەمپەکە و بۆی زیانێ پێ بگەینن بۆی ئەمانە هەرگیز لەم قۆناغی ئێستاکە متمانە ئەوە سوپای ناکەن بێن بتوانن ئەم هێزە ئەم هێزێنی بتوانیتن داهاتوی ئەو کەمپەیە ئاسایشی ئەم کەمپێ ئەسەقامگیرکە بوو بپارێزێتن بۆیە من هەرگیز لەم قۆناغا ئەمانە ڕازی نابن نەچەکانی خۆیان دەدەن بەدەستەوە و نەڕێژ دەدەن سوپای عێراقی بێن لاشوا دەوری کەمپەکە ڕەبایە دابنێ یا خوستیم ڕێژی ئەو بکاتن من پێم وایە ئەم کێشەیە لە دوایین سات شاندی ئەمانە بتوانان خەڵکی زۆر بتوانێت لەگەڵیان هەیە لە کۆتا سەردانی سیستانیان پێویستە و دەچن چەندی زاری کۆفشاری وا بووە لە سەر ئەو کەمپەیە سەردانێکی سیستانی یاخود مەرجعی باڵایەکانی لە باشە دکتۆر ڕەشاد بەڵێ دکتۆر ڕەشاد ئەمێ زیاتر باس لە چارەسەرکردنی کێشەکانی کەمپەکە بکەیت دیارە کە دانیشتوانی کەمپەکە لەگەڵ ئەوی لە بارودۆخێکی سەخت و ناهەموارە ئەژین لە ماوەی ڕابردووشدا دەیانجا لەلایەن تورکیا و بردومان کراوە ئێستا سوپای عێراق گەماروی خستونەتە سەر ئەمڕۆ ناڕازی بوون خۆ پیشاندانیان کردووە لە دژی دانانی بنکەی سەربازی سوپای عێراق نایانەوێت گەمارۆ بدرێن کێشەکانی کەمپەکە چۆن چارەسەر ئەکرێت چارەسەر چێ بۆ کێشەکانیان من بەرلەوەی ئەوە جواب دەمەوە ئەمە هێزەکەی عێراقی ئێستاکە کە دەوێندە ئەمایان جەماوەرە ڕاستۆکۆ ئەمە جەماوەرەکەیەوە وەستاوە لەوێندە باگەداریتان ئەمەیان ژوو مناڵە پێش هەمەرەکەی گرتووە ئەگەر ببینی جگەر لەمە ئەمە جەماوەرەکەی ڕاستۆخۆ وەستاوە لەوێندە دا بەرحاڵ ئەوی من مەوەسمەگە بۆی پەیامەکە ڕوونتر بگاتێن من سەرتاش باسم کرد ئەم ناوە ینی هەموو ساڵی جارێک حاڵەتێکی لە بابەتە لە دوای ئەوەی سوپای عێراقی گەڕاوەتەوە لە حەفتەی مانگ حەفتەی ئۆکتۆبەر سوپای عێراقی گەڕاوەتەوە مەخمود
لە دوای هەفتەی ئۆکتۆبرەوە ناوە هەموو ساڵێ شتێکی لە بابەتە بووە ڕوویداوە بەڵام ینی هەموو جارێکی شتاندێکی باڵای وەزارەتی بەرگری یاخود وەزارەتی ناوخۆ هاتووە بۆەوە گوشاریان دەخستە سەرێ بەڵام لە کۆتا من بەوەستم لەوەیە لەگەر زوڵەکانیان لەگەڵ مەراجعی باڵای شیعە ینی ئەو گوشارانەی هەموو بەلاوەنەوە بۆیە من وای دەبینم لە کۆتا ئەو هەوڵە نەزۆکانەی بەشێکی لە حکمڕانی سنەکە لە ناو حکمڕانی عێراقی هەیە زائیدە تورکیا حەجی سەرکەوتو نابن لە بەدیهێنانی ئەو ویستە نەزۆکانەی کە بیانەوێتن بەویستی خۆیان بتوانن شت لەنێو کەپە بکاتن بۆیە لە کۆتا من باسی ئەوە دەکەم ئەمانە دەرەنجامی یەکگرتووی خۆیان بە یەکگرتووی خۆیان کۆتا دێن بە هەموو ئەو هەوڵە نەزۆکانی کە دانێت لە ڕێی گوشارەوە ویستە نەزۆکانی خۆیان بسەپێنن ئەم خەڵکن. بەڵێ بەڕێز ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی جایەکتر سوپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنت.